بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت جارێکی دیکە لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتانان بەرنمەیەم جارەمان تەرخان کردو بۆ قسەکردن لەسەر یەکێک لە بابەتە یاخود با بڵێن لە حاڵەتە زۆر باوەکان کە لەوانەیە لە ماڵەوە کەسانێکی زۆری گرفتار کردبێت کە ئەویش بریتە لە تێرمێکی زانستی بە ناوی ڤێرتایگۆ بە زمانی کوردی بە چەندین شێوە تعبیری لێکرێ بە سەرسوڕان هەندێک کەس ئەڵێن گێژبوون یا تێکچوونی هاوسەنگی کە ئێستا لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆرە دەریا عەلی پزیشکی پسپۆڕی بیستن و هاوسەنگی باس و خواسێکی ئەم بابەتەکەین هەروەها باسی لێوەکەین بزانین هۆکارەکانی سەرسوڕان چییە ئەو کەسانی کە تووشێم حاڵەتە ئەبن پێویستە چی بکەن چ کاتێ پێویستە سەردانی پزیشک بکەن وەکە دێنە نەخۆشخانە لەلایەن بەڕێزیانەوە وەک پسپۆڕانی بیستن و هاوسەنگی چیان بۆ کرێ پێویستە چۆن تەشخیص بکرێەوە دواتر چارەسەر چییە ئەو ڕێنمایانە چیەکە پیانە درێ بۆی زیاتر ئاگاداری خۆیان بن بۆ کەمکردنەوەی قورسی نیشانەکەیان لە ماڵەوە. دکتۆرە بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس دەکەم. دکتۆرە ئەمانەوێ وەک لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێدا لەسەر ڤێرتایگۆ قسە بکەین سەرسوڕان. جا نازانم تێرمێکی کوردی لەوە گونجاوتر هەیە بۆی یاخود هەر ئەوە بەکاردێنن. وەڵی ڤێرتایگۆ خۆی ئەگەر بینە سەر باسی ڤێرتایگۆ نەخۆشی نیە بەڵکو نیشانەیەکە یاخود ئاماژەیەکە ئەتوانرێت لە پشت ئەم نیشانەیەوە چەندین هۆکار هەبێ و چەندین نیشانەی تریشی لەگەڵا هەبێ کەسەکە. و ڤێرتایگۆ چی ئەگەر ڕوونی بکەینەوە بە کوردی ئەوە چی بە نەخۆش ئەڵێن نەخۆش چی ئەڵێ زیاتر گێژبوون کە یەکە لای ئێمە ئەڵێ گێژم بەس مستەڵەحێکی عامە گێژبوونەکە چونکە تعبیری جیاوازی بۆ ئەکرێت بەپێی ئەو هۆکارانی کە هەیەی نەخۆشەکە هەریەکە و بە شێوەیەک دەری ئەبڕێ زۆربەی ئەو نەخۆشانەی کێنە لای ئێمە هەست بەسەر سوڕانەکەن واتە هەست بە خولانەوەی خۆی یاخود دەوروبەریەکە بەڵام ئەکرێ بە شێوەیەکی تر تعبیری لێ بکرێ بۆ نمونە نەخۆشەکە باڵانسی تێبچێ ئەڵێ هەستەکەم باڵانسم باش نییە ئەکەم بەم لاولایە یا ئەڕۆم بە ڕێگایە هەستەکەم لەسەر خەتێکی ڕێک ئەمەوێ بڕۆم ئەکەم بەم لاولایە یعنی ناتوانێت بەڕێکی بڕوە لە هەنێ حاڵەتە یاخود ئەکرێ نەخۆشەکە بڵێ سرم قورسە بەرچاوم ڕەشە ئیتر چەنەها دەربڕینی تری هەیە کە لەلایەن نەخۆشەوە بەکارهێنرێ. زۆر باشە هەندێک جار نەخۆش گازەندەی ئەوە کا لە کاتێکا بە خێرایی لا کاتەوە بە هەمان شێوە هاوسەنگی تێکەچ. بەڵێ ئەمە یەکێکە لە نیشانەکانی نەخۆشیەک یعنی ئیشەڵا لە دواییا باسیەکەی. زۆر باشە کەواتە ئەم شتانی باست کرد بە گشتی تعبیرەکانی ڤێرتایگۆیە سەرسوڕان و گێژبوون نەخۆشەکان بەم شێوەیە تعبیری لێەکەن. ئاماژەت بە خاڵێکدا کە وتت گێژبوون تێرمێکی عامە واتە کاتێ نەخۆش ئەڵێ گێژم یا ئەڵێ بێهێزم ئەمە جیاوازە لەو بابەتی کە ئێمە باسیەکەین سەرسوڕان و سەرگێش خواردن. ناڵێم سەرسوڕان زۆربەی ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی سەرسوڕان هۆکارەکانی گوێچکەی ناوەوە یا احتیمالە ڕەبتیشی هەبێ بە مێشکەوە بەس حاڵەتەکانی تر جیاوازە بۆ نمونە لەوانەیە زەختی دابەزێ یان شەکرەی دابەزەیە کەم خوێنی بێ ئەمانە زیاتر هەست بە سەرسوڕان ناکە هەست بە سەرقورسی بەپێی حاڵەتەکە هۆکارەکەی هەست لەوانەیە بە سەرقورسی بکات بە بێتاقەتی بکات یان بەرچاوڕەشی ئەگەر خوێنی ینی ئەگۆڕێ بەس زۆربەی ئەو حاڵەتانەی کە پەیوەستە بە گوێیناوە ئەبێتە هۆی گێژبوون بە شێوەی سەرسوڕان دەرەکەوێت واتە خولانەوەی خۆی یاخود دەوروبەری. زۆر باشە زیاتر منیش مەبەستم لەوە بوو کە بینەران ئەمە لێک بکەنەوە کاتێک کەسێ بێهێزە بۆ خۆی لە ماڵەوە یا وەکو چۆن لە ڕەمەزانە بە ڕۆژووە بێ ئێواران پێشبانگ بێهێزە بێتاقەتە یا کەم خوێنە زەختی نزمە یا هەر هۆکارێکی دیکە ئەمە جیا بکەنەوە لەو نیشانەی کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین کە بریتە لە سەرسوڕان یاخود خولانەوە بە دەوری خۆی دەیا وێنەکە لە بەرچاوی ئەسوڕێتەوە. زۆر باشە دکتۆری بەڕێز ئەمە کە باسمان کرد پێ ئەوترێ ڤێرتایگۆ ئەمە ئەو کەسانەی کە گرفتارن بەم حاڵەتەوە یاخود نەخۆشێکی وهایان هەیە بە دڵنیایەوە ئێستا گویان لێمانە تێگەنەوە کە ئێمە باسی چی ئەەکەین بەڵام بەگشتی ئەمەوێ بزانین هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی چی وا ئەکات کەسێک تووشی ڤێرتایگۆ ببێ کەسێک تووشی سەرسوڕان ببێ. ئەگەر بینە سەر هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی سەرسوڕان دابش ئەبێ بەسەر دوو بەشی سەرەکیە پێرفرەڵمان هەیە لەگەڵ سێنترەڵا پێرفرەڵ ئەو هۆکارانن کە زیاتر
پێیوەستە بە گوێی ناوەوە ئێمە وەکو ئەزانی لەناو خەڵکە ئەم تێرمە بەغەڵەت ڕۆیشتووە زۆربەی کەیەتە لای ئێمە ئەڵێ ئیلتیهاباتی گوێی ناوەڕاستم هەیە بەس لە ڕاستیە ڕاگررتنی هاوسەنگی هەموو کەسێک پێیوەستە بە گوێی ناوە نەک گوێی ناوەڕاست و ئەکرێ هۆکارەکان پێیوەست بێ بە مێشکەوە ئەو هۆکارانەی کە پێیوەستە بە گوێی ناوەوە یەکێک بەڵێ لە دیارترین هۆکارەکان کە ئێمە ڕۆژانە زۆرترین نەخۆشکە ئیبینین جوڵانی کریستاڵی گوێی ناوەوەی هەیە هۆکارێکی تر لە ئەنجامی هەوکردنی ئیلتیهاباتی یاخود ئیلتیهاباتی دەماری گوێی ناوەوە کە گوێی ناوە ئەبەستێتەوە بە مێشکەوە یاخود هەوکردنی بەشی هاوسەنگی خۆی هۆکارێکی تر ئەکرێ لە ئەنجامی بەرزبوونەوەی زەختی ناوگوێ ئەمیش بەهۆی ئەوەی شلەیەکی تایە ناوگوێوە ئەو شلەیە زیاتر دروست ببێ ئەبێتە هۆی دروستبوونی زەخت لەسەر گوێ و کەسەکە هەست بە گێژبوون ئەکات و چەندین نیشانەی تری تیا دەرەکەوێت ئیشەڵا لە دواییە بەورتر باسی ئەەکەین و ئەکرێ شەقیقە بێتە هۆی دروستبوونی گێژبوون بەڵێ ئەو هۆکارانەی کە ڕەبتی هەیە بە مێشکەوە ئەکرێ بوونی گرێک بێ لە مێشکا یاخود جەڵدەی مێشک خوێنبەربوونی مێشک بوونی پەڵەی مێشک کە پێوترێ مەڵتیپڵ سکلیرۆسس ئەمەش ئەبێتە هۆی گێژبوون و چەندین هۆکاری دەماری تریش هەیە ئەمانە سەرسووران بە شێوەیەکی گشتی دروستەکەن ئەو هۆکارانەی تر کە ئەبێتە هۆی بڵین بێهێز و سەرقورسی و ئەوانە زیاتر هۆکاری هەناوی دروستی ئەکا بۆ نمونە شەکرە بێ زەخت بێ کەم خوێنی بێ نەخۆشیەکانی دڵ بێ ئەمانە خوددا ئەبێتە هۆی بڵین دیزینێس واتە نەخۆشەکە ئەمە جیاوازە سەرسوڕانی نییە لەم کاتەیە بەڵێ سەرسوڕانی نییە لەم کاتەیە نەخۆش زۆر باشە دکتۆرە هەندێک کەس لە بەرزایی زۆر ئەترسن کاتێکە چنە سەر شوێنێک و سەیری خوارەوەکەن لەسەر بۆ منە لە چەند قاتێکەوە لە دەقاتێکەوە کاتێ سەیری خوارەوەکەن زۆر ئەترسن و ئەڵێن ئێمە هەست بەسەر سوڕانەکەین ئەمە حاڵەتە جیاوازی چییە ڕەبتی چییە بە ڤێرتایگۆ؟ بەڵێ خۆی حاڵەتێکەیە پێوترێ ئەکرۆفۆبیا ئەمە حاڵەتێکی دەرونیە زیاتر نەخۆشەکە ترسێکی زۆر زۆری هەیە خۆی هەمومان احتیمالە لە بەرزایی بترسینە گەر بە شێوەیەکی یعنی کەم بێت ئەوە طبیعیە یعنی شتێکی یاتیادیە بەس نەخۆشی وا هەیە ناتوانێت بەسەر قادرمە مەسەلەن لە مەسعەد ئەترسێ یعنی لە بەرزایی ئەترسێ بچێتە باڵکۆنێک ئەترسێ بەربێتەوە ئەمە ئەکرۆفۆبیای پێوترێت زیاتر حاڵەتەکە دەرونیە یعنی جیاوازە لە گێژبوون بەس ئەکرێ هەنێ کەس کە نەخۆشی شەقیقەی هەبێت هەست بە گێژبوون بکات لە بەرزاییە یعنی ئەکرێ ئەو نیشانەی هەبێت زۆر باش شەقیقە بۆ خۆشی وەک باسی یەکێک هۆکارانی کە ڤێرتایگۆ سەرسوڕان یا تێکچوونی هاوسەنگی دروست دەکات زۆر باشە دکتۆرە بە شێوەیەکی گشتی هۆکارەکانت باس کرد بەڵام چی لەمانە یا کام نەخۆشی لە هەمووی باوترە واتە ئەگەر بڵێن بەشێکی زۆری ئەو نەخۆشانی کە تووشی ئەم حاڵەتە بن زۆرینەیان چین یەکێک لە هەرە باوەکان حاڵەتە باوەکان و دیارەکان بریتێ لە جوڵانی کریستاڵی گوێیناوە خۆی گێژبوون لە ڕووی زانستیەوە بە شتێر بیناین پارۆکسیزمال پۆزیشنال ڤێرتایگۆ یعنی لەگەڵ جوڵەیە کەسەکە گێژبوونی بۆیە خۆی گێژبوون بە شێوەیەکی گشتی لە سایە 15 بۆ 20 هەموو کەس بۆی هەیە توش ببێ ئەمە جێنەرال پۆپیلیشن لە سایە بڵین تقریبەن 5 لەسەر 4 گێژبوونەکان پەیوەستە بە گوێوە و لەناو ئەم لە سایە 5 لە سایە 2 بۆ پۆین 4 بۆی هەیە بیناین پارۆزیزمال پۆزیشنال ڤێرتایگۆ بێ واتە جوڵانی کریستاڵی گوێیناوەوە جوڵانی کریستاڵی گوێیناوەوە طبعاً کریستاڵ هەیە لە گوێیناوەوە پێی ئەوترێ کالیسیۆم کاربۆنەیت ئەمە ئەم کریستاڵە لێ ئەبێتەوە ئەچێتە کەناڵەکانی گوێ 6 کەناڵمان هەیە لە هەر لایەکە 3 کەناڵ کە چووە ئەم کەناڵەوە شلەیەکی تایە لەگەڵ هەموو جوڵەیەکا کە نەخۆشەکە ئەیکا بۆ نمونە پاڵ ئەکەوێت و هەڵ ئەسێتەوە ئەم گێژبوونەی بۆیە یا لە پڕ ئاور ئاەتەوە گێژبوونەکەی خۆی بچەمێنێتەوە گێژبوونی بۆیە خۆی
بە پشتا بەرێ گێژبوونی بووە و گێژبوونەکە زۆربەی کات بە شێوەیەکی مامناوەند ڕوئەیە بەڵام ئەکرێ یعنی بە شێوەیەکی توندیش ڕوو با گێژبوونەکە ئەمە ئەکەوێتە سەر ژماری ئەو کریساڵانی کە جوڵاوە یعنی کەمیەتی کریساڵەکە کە ئەجوڵێ توندی گێژبوونەکە ڕەبتی هەیە بەوە بە شێوەیەکی گشتی ئەم گێژبوونە تقریبا لە دقەیەک کەمتر یاخود دقەیەک هەر ئەوەنە ئەخیانێ لە هەنێک کەسە لەوانەیە چەند چرکەیەک بخانێ نەخۆشەکە وا وەسفیەکە ئەڵێ هەستەکەم هەموو ماڵەکە بەسەرما ئەڕووخێکەیەت بۆ لای ئێمە زیاتر لە کاتی پاڵکەوتن کە هەڵەسێتەوە و هۆکارەکانی زۆر باشە دکتۆرە پێش ئەوەی بڕۆینە سەر بابەتێکی دیکە ئەم سەرسوڕانە یاخود بە تایبەت ئەم حاڵەتەیان کە لە هەمووی باوترە کە جوڵانی کریساڵەکانە لە چ تەمەنێکە زیاتر ڕووەدا گونجە لە مناڵانیش ڕوودا بەڵێ ئەکرێ لە هەموو تەمەنێکە ڕووبات بەس زیاتر لە 85 جوڵانی کریستاڵ لەو تەمەنانە ڕوئەیە کە لە سەر و 65 ساڵەوەن لەبەر چی لەبەر ئەوەی ئەو خانە هەستیارانەی گوێ کە پێی ئەوترێ هێرسێڵ ژمارەیان کەم ئەبێتەوە لەگەڵ تەمەنە و پوکانەوەی گوێژ ڕوئەیە ئەمە سەبەبێکە بۆ ئەوەی کە لە خەڵکی بەتەمەنە ئەم حاڵەتە زیاتر زۆر باشە دکتۆرە ئەم حاڵەتە زۆر باوەی کە باسمان کرد بینان پارۆکسیزمەڵ پۆزیژنەڵ ڤێرتایگۆ ئەوەی کە کریساڵەکانە جوڵن بۆی لای هاوڵاتیان ڕوون بێ ئەمە ڕاستە وەک گوتت لە هەمویان باوترە بە زیاتر هۆکارێک هەیە کە وا بکات زیاتر ڕووبایە کەسانێک هەن کە بە ڕیسکی پێیشن ناو ببرن یعنی زیاتر ئەگەریان هەبێ ڕووبدا و لەگەڵ ئەمەیشا چارەسەری ئەم حاڵەتە چییە؟ ئایا مەترسیدارە یاخود چارەسەرێکی ئاسانی؟ بەڵێ خۆی وەکو باسمان کرد تەمەن یەکێکە لە هۆکارەکان لە 85 ئەو کەسانی کە لەسەر و 65 ساڵەوە بۆی هەیە زیاتر تووشی ئەم حاڵەتە ببن و هەوکردنی گوێ یەکێک لە مزعفەتەکانی ئەوەیە دوای ئەوە بۆی هەیە نەخۆش تووشی جوڵانی کریستاڵی گوێی ناوە بێت بەرکەوتنی زەبرێک بەرسەر نەخۆشەکە سەری بەر شتێک بکەوێ احتیمالە بێتە هۆی جوڵانی کریستاڵ ئەو نەخۆشانەی کە شەکران هەیە پوکانەوەی ئەسکیان هەیە یا ئەو نەخۆشانەی کە بە هەر هۆکارێک زۆر لە جێگای ئەمێننەوە ینی مەسەلەن پاش نەشتەرگەری زۆر ئەمێننەوە یا تووشی نەخۆشیەکە بن زۆر ئەمێننەوە لە جێگای بۆی هەیە تووشی ئەم حاڵەتە بن بڵێ زۆر باشە پێش ئەوەی باسی چارەسەر بکەین پێم خۆشە باسێک لە تەشخیص و دەستنیشانکردنی حاڵەتەکان بکەین واتە کەسێک کاتێ بە سەرسوڕان بە ڤێرتایگۆ دێتە لای ئێوە چۆن تەشخیصیەکەن و بڕیارەدەن کە ئەمە بە شێوەیەکی گشتی نەک بڵێن تەفاسیلی زانستی لەوانەیە بۆ هاوڵاتی گرنگ نەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی چۆن بڕیارەدەن کە ئەمە تەنها جوڵانی کریساڵەوە هیچ نەخۆشیێکی دیکەی لە پشتەوە نیە یا سێنترال نییە بۆ نمونە ئەو شتانە چین ئەو فەحسانە چین کە ئێوە بۆ یەکەن طبعاً ئێمە پێش ئەوەی دەست بکەین بە پشکنین مهمترین شت ئەوەیە کە تۆ لەگەڵ نەخۆشەکەدا بنیشی بەڵێ مێژووی نەخۆشەکە وەربگری بزانی لەکەیەکەوە ئەم حاڵەتی هەیە بە چی وای لێیە و چ نیشانەیەکی لەگەڵایە چونکە جوڵانی کریستاڵ تەنها لەوانەیە گێژبوونی لەگەڵانە بێ هەنێ جار نەخۆشەکە ئارەقکردنەوەیکی زۆر ئێڵنج و ڕشانەوەیکی زۆر ئەوەشی توش ئەبێت دوای ئەوەی کە یعنی مێژووی نەخۆشیەکەمان وەرگرت و بە دوایە چووی ئەنجا دەست ئەەکەین بە پشکنین طبعاً ئێمە لەو کاتێک کە قسەمان لەگەڵ نەخۆشەکە کرد لە سایەنەوە ئەگەینە ئەوەی کە ئایا ئەم نەخۆشە چی هەیە یعنی تەنها بە هستری وەرگرتن و چەند پرسیارێک لە نەخۆشەکە ئەزانین ئایا ئەم کێشەی ڕەبتی هەیە بەگوێەوەی یاننا دوای ئەوە دەستەکەین بە پشکنین یەکێک لەو ئامێرانی کە ئێمە بەکاری هێنین و بۆ تەشخیصکردنی ئەم حاڵەتە بەکاری هێنین ئامێری ڤیدیۆ نیستاگمۆگرافیە لە ڕێگەی ئەمەوە چەند پشکنینێک بۆ نەخۆشەکە ئەەکەین بۆ نمونە پاڵی ئەخەین هەڵی ئەسێنینەوە ئەم لاولای پێ ئەەکەین ئەگەر کێشەی کریساڵی گوێی هەبێت لەو کاتەیە گەشتبوونەکەی بۆیەت و ئێمە ئەتوانین چارەسەری بۆ بکەین و حاڵەتەکە حاڵەتێکی مەترسیدار نییە و پێویست بە هیچ بەدڵڕاوکێ و قەلەقی ناکات ئەتوانرێت بە چەند شێوەیەک عیلاج تەبیعی ئەم کریستاڵە بهێنرێتەوە شوێنی خۆی طبعاً ئێمە بە جیهازەکە تەشخیصیەکەین کە ئەم کریستاڵە لە چ کەناڵێکایە چونکە ئێمە 3 کەناڵمان هەیە بە جیهازەکە ئەزانین لە چ کەناڵێکایە و دوایی عیلاج تەبیعی بۆکەین چونکە هەر کەناڵە و عیلاج تەبیعی خۆی هەیە زۆر باشە
سەبارەت بە زانینی هۆکارەکانی دیکە ئێمە وەگوتمان ئەم جوڵانی کری ساڵەکان یەکێکە لە هۆکارە زۆر باوەکانی سەرسوڕان و گێژبوون بەڵام بۆ زانینی هۆکارەکانی دیکە هیچ هەڵسەنگاندنێکی دیکە هەیە وەکو ئامێر بەکاری بێنن یاخود بۆ ئەوەی هیچ نەبێ ئەکسکلوژنی بکەن دڵنیا بنەوە کە هۆکارەکانی دیکە هۆکارێکی تر وتمان هەوکردنی دەماری بیستنە دەماری عەفو هاوسەنگیە ئەمیش هۆکارێکی تا ڕادەیەک باوە ئەتوانین بڵێن بە دووەم هۆکاردا ئەمرێت زیاتر ئەم هۆکارە بڵێن نەخۆشەکە هەست بە سەرسوڕانێکی زۆر تونتر ئەکات مقارنەکەن بەوەی جوڵانی دەمارەکە ڕووبدا بەڵێ و سەرسوڕانەکەی ئەکرێت لە چەند سەعاتێکەوە بۆ چەند ڕۆژێک بخایەنێت یعنی زۆر توونە تەنانەت نەخۆشەکە لەوانەیە نەتوانێت زۆر بجوڵێ حەزەکە هەر پاڵ بکەوێ و لە جێگای بمێنێتەوە ئەمە شتێکی باش نییە بۆ حاڵەتێکە بەڕاستی و لەگەڵ ئێڵۆنج و ڕشانەوەیکی زۆر زۆری ئەبێت بەوە جیا ئەکرێتەوە حاڵەتێکی ترمان هەیە کە پێی وترێت لابرینسایتس ئەمە هەوکردنی بەشی هاوسەنگیە بەوە جیای ئەەکەینەوە ئەم حاڵەتە کەبوونی گوێی لەگەڵانیە وزی کەزیکی لەگەڵانیە چونکە هەردوو حاڵەتەکە تقریبا لە یەک ئەچن بەس ئەتوانین بەوە جیای بکەینەوە کەواتە هەوکردنەکە کەبوون و زیکەزیکی لەگەڵ نییە هەوکردنی دەماری هاوسەنگیەکە نەخێر بەڵێ لەگەڵ یان نییە بەس هەوکردنی بەشی هاوسەنگی گوێش کپ ئەکات کە پێی وترە لابرینسایتس ئەم حاڵەتانە بە شێوەیەکی کتوبڕ تەبان ڕوئەن و نەخۆشەکە بۆی هەیە لە ئەنجام بوونی ئیلتیهاباتێکی ڤایرۆسی لە جسمیە یەک دوو هەفتە دوای ئەوە ئەم حاڵەتەی بۆ دروست بێت زۆربەی کات دوای فلو دوای پەتاوشت دەرئەکەوێت یەک دوو هەفتە دوای ئەوە و وتمان تا سێ چوار ڕۆژ تۆزێ تەبیعی ئەبێتەوە تقریبا 4 بۆ 6 هەفتەی ئەوێت تا نەخۆشەکە بە تەواوەتی باڵانسی بۆ ئەگەڕێتەوە و باڵانسیش لە دەستەیە یەکێک لەو حاڵەتانی کە پێشتر باسمان کرد کە نەخۆشەکە ئەوێ بەڕێکی بڕوە بەملاولای ئەکەوێت لە جاتی ئەوەی بەڕێکی بڕوە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی زۆر باشە دکتۆرە هەرچەندە لەوانەیە هەندێک جار باز بدەم لە بابەتێکەوە بە بابەتێکی دیکە هیچ پیشەیەک هەیە کە زیاتر ڕەبتی هەبێ بە دروستبوونی ئەم ڤێرتایگۆ یا بۆ نمونە جوڵانی کری ساڵەکان کەسانێک هەن پیشەیە کە بڵێ زیاتر تیانە ڕۆئەدەن زۆر دووبارە بێتەوە بە پێی ئەو توێژنەوەی کە کراوە هیچ ئیشێک نییە یعنی نەخێر هیچ پیشەیەکی دیاریکراو نییە کە بێتە هۆی ئەوەی کە ئەو نەخۆشە تووشی گەشتبوون ببێ بەڵام هەنیە حاڵەتمان هەیە مەسەلەن بڵین ئەو کەسانی کە میگرینیان هەیە شەقیقیان هەیە خۆیان گێشتبوونەکان بە سەوتی بەرز و قەرەباڵخی و ئەوانە زیاد ئەکات یعنی ئەگەر لە شوێنێکی قەرەباڵخیا ئیش بکەن گێشتبوونەکان زیاتر ئەکات ئەوە هەیە بەڵێ و ئەو کەسانی کە لە مەعامیلەکانی شائیشەکەن بۆی هەیە زیاتر زەبریان بەر بکەوێت تووشی جوڵانی کریساڵی گوێ ببن ئەگینە بە شێوەیەکی عام هیچ پیشەیەک نییە ینی بڵین ئەبێتەوەی ئەوە ئەگەر لە قیاسی زەبربەرکەوتنەکەەوە لەوانەیە یارزانانی تۆپی پێش بە هەمان شێوە بەڵێ مەترسی زیاتریان لەسەر بێ زۆر باشە قسە بەردەوامە بین لەسەر بابەتەکە بەڵام ناوبڕێک وەردەگرین خۆشەویستان ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵات بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆرە دەریا عەلی پزیشکی پسپۆڕی بیستن و هاوسەنگی بۆ قسەکردن لەسەر یەکێک لە حاڵەتە باوەکان کە ئەویش بریتە لەسەر سوڕان یاخود گێژبوون و خولانەوە بە دەوری خۆدا تێکچوونی هاوسەنگی کە ئەمەی کە باسیەکەی نیشانەیەکی گشتیە کە لەوانەیە چەندین نەخۆشی لە پشتەوە بێت دکتۆرە گەشتینەوە شوێنەی کە باست لە هۆکارێکی دیکەی ئەم ڤێرتایگۆیە کرد کە بەرزبوونەوەی پەستانی ناوگوێیە ئەمەیان چۆن ڕۆدا بوونەوەی پەستانی ناوگوێ پێوترە دائیمنیەرز ئەمە لە ئەنجامی زیاتر دروستبوونی شلەی گوێی ناوەیە زەقتەکاتە سەر گوێ و نەخۆشەکە گێژبوونێکی زۆر بەقوەتی بۆ دروست ئەبێت و بە ئیستراحەت عادەتەن باشتر ئەبێ نەخۆشەکە لەگەڵ بۆی هەیە یاڵنج و ڕشانەوەشی لەگەڵا بێت گێژبوونەکەی
تقریبا لە چەند دقەیەکەوە بۆ چەند سعاتێک بۆی هەیە 20 دقه بۆ 12 ساعت بخایێنێ ئەکرێ لە سەرەتا تەنها گێژبوونی هەبێت دوایی وردە نەخۆشەکە گوێشی کرد بێ لەگەڵیا هەنێ لە حاڵەتەکان ئاوا دەست پێەکە بەڵام بۆی هەیە نەخۆشەکە وەکو ئاگادارکردنەوەیەک پێش گێژبوونەکە لە هەنێ نەخۆشە گوێی ئەبێ دەنگێک وڕەوڕێک لە گوێ پیا بێ و دوایەوە دەستەکە بە گێژبوون و گێژبوونەکە تا وتمان چەند ساعاتێک بووی هەیە تا 12 ساعت بەردەوام بێت. زۆر باشە دکتۆرە ئێمە لە نەک هەر لەم بابەتێکی ئێستا باسیەکەین لە بەشێکی زۆری نەخۆشیەکانی دیکەدا لەوانەیە بەلاڕێدا بردن یاخود بەلاڕێدا چوونمان هەبێ مەبەستم چیە لەوە واتە ئەگەر نەخۆشیێک لە ڕاستیە تووشێن ڤێرتایگۆیە بوو بێ پێویست بکە کە ئیشی بۆ بکەی کۆمەڵێ هەڵسەنگاندنی بۆ بکەی لەلایەن بەڕێزانەوە تا بزانی هۆکارەکەی چی و دواتر بە دروستی چارەسەری بکەی یاخود ئاڕاستی بکەی بۆ چارەسەرکردن کە لەوانەیە هەموو چارەسەرەکە لای جەنابەت نەبێت بەڵام هیچ نەخۆش نایەتە لاتان کە پێشووتر بە بیانووی داوەزینی زەخت بە بیانووی کەمی ڤیتامینی وەرگرتی بە کاتێم حاڵتانی توش بوو بێ یاخود پێش ئەوی بێتە لای جەنابەت هەندێک جار خۆیان ڕۆن لە سەیدەلیەکان پێیان وایە کەمە ڤیتامینیان کەمە یا ئاڵە شتێکی سوێر خۆ بە زەختت لەوانەیە دابەزی بێت چونکە خۆتە زانی هاوڵاتیانی ئەمە لەوانەیە هێندە ڕۆشنبیری تەندروستیان نەبێت کە بە شێوەیەکی زانستی بە دوای نیشانەکانی خۆیان ئەبڕۆن ئەم حاڵەتانە ڕوویان داوە هیچ ڕێنمایی چییە؟ بەڵێ بەتاکید ڕوویاوە زۆر نەخۆش هەیە بۆ ماوەیەکی زۆر عیلاجی بەکارهێنەوە تەبان ئەمە شتێکی زۆر خەڵەتە لەبەر ئەوەی وتمان گێژبوون تەنها نیشانەیە کە تۆ گەر نیشانەکە بشاریتەوە و بە دوای هۆکارەکە نەگەڕی ئەمە غەڵەتە چونکە چەندین هۆکاری هەیە احتیمالە هۆکارەکە مەترسیدار بێ گرەیەکی شێرپەنجەیی بێت تۆ تەئخیری بکەی ئەم گرەیە وردە زیاد بکات و بڵێن مەترسی بخاتە سەر ژیانی کەسەکە یان لەو کەسانی کە تووشی گێژبوونێکی کتوپڕ ئەبن ڕاستە لە دوای چەند ڕۆژە باڵانسیان وردە بۆ ئەگەڕێتەوە بەڵام لەوانەیە لە هەندێک حاڵەتە بێتە هۆی گێژبوونی درێژخایەن ئەمە طبعاً وا ئەکات نەخۆشەکە تووشی نەخۆشێکی نەفسی تقریبا وەکو حاڵەتی دەرونیت یەک ئەچێ ئەترسێ یعنی مەسەلەن تۆزێ ئیش ئەکاتی لاکە بێت لە ئیش و کاری ڕۆژانەیە ناتوانێت ئیشەکانی بەڕێک و پێکی بەڕێوە بەرێت مەسەلەن تەلەبێ تۆزێ سعی ئەکاتی لا کە بێت لە مەکتەبی بە جوانی بۆ ناکرێ ئەمانە هەمووی تەئسیرات ئەتەکاتە سەر ژیانی ڕۆژانەی لەبەر ئەوە وا باشترە هەموو کەس کە گێژبوونی هەبوو سەردانی پزیشک کات حاڵەتەکەی هۆکارەکەی دەستنیشان بکرێت و بەپێی ئەوە عیلاج وەربگرێت چونکە وەرگرتنی هەنێ عیلاجیش خۆی لە خۆیان ئەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە درەنگ تەوازن وەرگێتەوە بۆ نمونە ئێمە حاڵەتێکمان هەیە حاڵەتی التیهاباتی دەماری گوێ عیلاجێک هەیە کە لە زۆربەی سەیدەلیا هەیە نەخۆش بەکاری ئەهێنێ وای لێ ئەکات ئەم عیلاجە بەکار ئەهێنێ درەنگ تەوازنی بۆ ئەگەڕێتەوە لێ ئەکاتە بڵێن گێژبوونی درێژخایەن ئەوەش چارەسەری تەبعاً تۆزێ قورستر ئەبێت وەک لەوەی کە لە بیدایەتە تۆ عیلاجی بکەیت بەڵێ زۆر باشە دکتۆرە وەک باست کرد لە سەیدەلیە دەرمانێکەیە بە دڵنیاییەوە ئێمە گرفتمان نەگر هەر لەگەڵم نەخۆشیە لەگەڵ زۆرینەی نەخۆشیەکان و لێرەوە بە هاوڵاتیانی خۆشەویست ڕاگەێنم کەم ڕێنمایە زانستیانە بۆ ئێوەیە و لە پێناوی ئەوەیە کە بە شێوەیەکی دروست و زانستی بەدەم دەستنیشانکردن و چارەسەرکردنی حاڵەتەکانی خۆتانەوە بن کاتێک گێژبوون تێکچوونی هاوسەنگی لە نەخۆشێکتانە ڕوئەدا لەوانەیە پێشووتر ئەگەر پزیشکێکی خۆی هەبوو بە تایبەتە و پزیشکانە زۆرینەی کات پزیشکی بیستن و هاوسەنگیە یاخود پزیشکی قورگ و لوت و کوێ یاخود بە کەمی لەوانەیە پزیشکێکی هەناوی بێ سەرپەرشتی بکات پێویستە بیبینێتەوە ئەو دەرمانانەی کە لە دەرمانخانەکان بە ناوی گێژبوون ئەفرۆشرێن بەبێ ڕێنمایی وەک دکتۆرە باسی کرد بەکاری مەهێنن بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە یەکەم جاریان ئەم حاڵەتە ڕووبدا و نازانن حاڵەتەکان چی و هۆکارەکەی چ لەوانێ هەندێک کەس هەبن دەرمانیان هەبێ لە ماڵەوە ئەمان قسەیەکی دیکەیە بەڵام کاتی بۆ یەکەمین جارم حاڵەتە ڕوئەدا پێویستە دەرمان بەکار نەهێنی تا و کاتەی لەلایەن پزیشکانی پسپۆڕی بیستن و هاوسەنگیەوە هەڵسەنگاندنی دروستت بۆ کرێەوە لە هۆکارەکەی دڵنیا بنەوە زۆر باشە دکتۆرە پێم وا بێگەینە قۆناغی کۆتایی کە چارەسەرە بەڵام پێش ئەوە پرسیارێکم بۆ دروست بوو لەسەر هەڵسەنگاندن لەسەر ئەو پشکنینانە بە تایبەت VNG کە بۆ نەخۆشیەکەن
ئایا هیچ ئامادەکاریەک شتێک هەیە پێویستە نەخۆش ئەنجامی بدا پێشووی بێتە لای ئێوە بۆ ئەنجامدانی ئەو فەحسانە یاخود بۆ منە شتێکی ڕێگە بگرنەوە یا پێ بڵێن فڵان شت با بەکار نەهێنێ دەرمانێکە یا هەر شتێکی دیکە بەڵێ یەکەم شت نەخۆشەکە پێشتر پێویستە هەر عیلاجێکی گەشتبوونی کە وەرگرت بێ بۆ ماوەی 48 ساعت پێش ئەنجامدانی ئەم پشکنینە وەستانە بێتی و مەیکەپ لەبەرەوەی تەداخل ئەنجامی پشکنینەکە بەڵێ بەتەکی تەسیرە کاتە سەر نەتیجەی پشکنینەکەی و ئەگەر مەیکەپ و شت بۆ ژنان ئەگەر کردبێت یان وا باشترە میکاجوشتەکانیان لابەرن یان نەیکەون لەو ڕۆژەیە چونکە ئێمە بەشێکی پشکنینەکە یاعتیما دەکەینە سەر چاوی نەخۆشەکە عینەکێک دانین لە چاوی نەخۆشەکەیە و بەو شێوەیە فەحسەکەکەین وا باشترە هیچ میکیاجێکی پێوە نەبێت و جلی تەنگەبەری لەبەرانە بێت لەبەرەوەی ئێمە نەخۆشەکە پاڵ ئەکەین هەڵی ئەسێنینەوە لەبەرەوە بۆ خۆی ناڕەحەتە بێت باشترە و جگەرە کێشان و مادە ئەلکۆهۆلیەکان پێویستە یان ئەگەر عیلاجی سەرعی وەرگرتە بێم عیلاجانە هەمووی باشترە وەستێنرابێ پێشەوە زۆر باشە دکتۆرە لە کۆتاییە باسێک لە چارەسەری ئەم حاڵەتە بکەین هەرچەندە ئەمە یەک نەخۆشی نییە تا بڵێن ئەمە چارەسەرەکانێتی ئەمە گوتمان نیشانەی چەندین نەخۆشیە بەڵام بەگشتی چۆن چارەسەریەکەن چۆن ئاڕاستەیەکەن بۆ چارەسەر ئەمە یەک پاشان ئایا هیچ وەکوڵێ هۆم ڕێمیدیەک هەیە هیچ ڕێنماییەک هەیە کە لە ماڵەوە ئەم نەخۆشانە ئەنجامی بدەن بە تایبەتی ئەوانەی تەشخیص کراون و پێتان وتون ئەمە هۆکارەوە ئەمە چارەسەرە کەمی بکاتەوە ئەم نیشانانە طبعا چارەسەرەکان بەپی هۆکارەکان ئەگۆڕێ بەڵێ لەو حاڵەتەیە کە وتمان کە باوترینە بەڵێ جوڵانی کریساڵی گوێی ناوەوە ئەو حاڵەتە خۆمان وا باشترە نەخۆشەکە پزیشک یعنی عیلاج تەبیعیەکەی بۆ بکات خۆمان بە چەند شێوازێکی عیلاج تەبیعی ئەتوانین ئەو کریساڵە بەرینەوە شوێنی خۆی لە ئیلتیهاباتی دەماری بیستنیا ئیلتیهاباتی بەشی هاوسەنگی ئەمە بە عیلاج چارەسەر ئەکرێت بەڵام ئێمە متابعەی نەخۆشەکە ئەکەین هەنێجار نەخۆش تەنها عیلاجی پێویست نییە ئەگەر باش نەبوو بوو ئێمە کۆرسی عیلاج تەبیعی فێر ئەکەین کە لە ماڵەوە خۆی ئەو وەرزشانە بکات دوای ئەوەش هەر پێویستی بە متابعەیە چونکە ئەم حاڵەتە تۆزێ مشکیلەیە ئەگەر بیدایەت فریای نەخۆشەکە نەکەوی وەکوتمان ئەبێتە هۆی گەشتبوونی درێژخان و عیلاجەکەی ئەو کاتە تۆزێ زەحمەتترە بێت لە حاڵەتی نەخۆشی زەختی ناوگوێیە وا باشترە ئەمە طبعاً عیلاجی بۆ داانی نەخۆشەکە دوای ئەوەی کە پشکنینمان کرد و گەشتینە نەتیجە عیلاجی ئەبێ بۆ دابنرێ بۆ نەخۆشەکە بۆ ئەوەی چونکە ئەمە سەر هەڵ ئاياتەوە ئەم زەختی ناوگوێ بۆی هەیە فترە سەر هەڵباتەوە بۆ ئەوەی هەم بڵین توندی گەشتبوونەکە کەم بکەینەوە بە عیلاجەکان هەم ئەو فترەی کە گەشتبوونەکەی بۆیێت یعنی مەسەلەن ئەگەر لە ساڵێکا دوو جار بێ بیکەین بە یەک جار یعنی کەمتری کەینەوە ئەمە بە عیلاجەکە زائیدەن هەنێ ڕێنمایی هەیە بە نەخۆشەکە کە لەو کاتەیە زیاتر ئاو وەرگرێ دوورکەوێتەوە لە خواردنی خوێ و ئەو شلەمەنیانەی کە مەسەلەن کەفاین و قاوە و چاو ئەوانە باشتر وایە نەخۆشەکە دوورکەوێتەوە جگەرە ئەمە باشتر وایە نەیخوا ئیتر وەکو بە جوڵش لەوانەیە طبعا هەموو کەسێک کە کتوپڕ تووشی گەشتبوون ئەبێت باشتر وایە جوڵەی زۆر سەریع نەکا مەسەلەن ئەگەر زانی بە پاڵکەوتن بەلایەکە وای لێ هات بکەوێتە سەر لایەکەی تری و بڵین سەرینەکەی بەرز بکاتەوە دوو سەرین یاخود سێ سەرین بەکاربێنێ و سەری بەملاولە بە سەریعی بانەیە سەر زۆر شۆڕ نەکاتەوە نە بە پێشەوەیە نە بە پشتەوەیە ئەمە بۆ ئەم حاڵەتانی کە کریساڵی گویان جوڵاوە یا مەسەلەن لە ناو جێگە کە هەڵ ئەسێت وا باشترە دانیشێ لەسەر بەتوندی هەڵناسێ ینی بە شێوەیەکی کتوپڕ هەڵناسێ و لەسەر قەراغی جێگەکەدا بنیشێ بۆ ماوەی دەقەیەک و ئینجا وردە هەستێت
و ئیش و کاری ڕۆژانەی زۆر بە سەریعی نەکات یعنی وا باشتر کاتە بەشی خۆشی پشووی ئەوێ ئەرەوەڵا هەنیکان ئێوێ ئێمە لە حاڵەتی مەسەلەن ئەوانەی کریساڵی گوێ بڵێ ئەڵێ بەس لە حاڵەتی ئیلتیهاباتی دەماری گوێ هەتا نەخۆشەکە لە جێگایە بمێنێتەوە درەنگتر باڵانس وەرەگرێ لەو حاڵەتە ئێمە پێڵێن پێویستە بڕۆی بجوڵێ یعنی هەنێ ڕاضەی بۆ دانی سەری بجوڵێنێ یعنی ناڵێن بەپێی حاڵەتەکە ئەگۆڕێ ڕێنماییەکان لەبەرەوە وا باشترە بڵین هۆکارەکە دەستنیشان بکرێت بەپێی ئەوە یعنی بەڵێ ڕێنمایی بیرێتێت چونکە جیاوازە. زۆر باشە بەڕێز دکتۆرە دەریاعەلی پزیشکی سپۆڕی بیستن و هاوسەنگی سوپاس بۆ ئەوەی کە لەم بەرنامە لەگەڵمان زۆر سوپاس بۆ ئێوەش سوپاسانەکەم. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەشمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخۆتانە سپێرم.